راپۆرتی شیکاری سیاسی پلەنۆمی دەمی کومیتەی ناوەندی کۆمەڵا بەشی چوارەم. ئەرکۆلەویتەکانی ئێمە یەکەم ڕزگار بوون لە دوو وەهمی زیان بەخش. وەهمی ڕزگاری لە دەرەوە نەگوشاری دەرەکی نەهێرشی سەربازی و نادەستێوەردانی هێزە جیهانیەکان ڕێگای ئازادی خەڵکی ئێران خۆش ناکەن. ئەم گوشارانە تەنیا هەوسەنگی نێوان هێزە کۆنەپەرستەکان سەر لە نوێ ڕێک دەخەنەوە و تێچۆکەشی خەڵک دەیدات. وەهمی سەرکەوتن بەبێ ڕێکخراوبوون و ڕێبەرێکی سەرتاسەری و بەهێز. سەرکەوتن تەنیا دەتوانێت بەرهەمی ئاوێتەبوونی سێ بابەتی سەرەکی بێت: هۆشیاری، ڕێکخراوبوون و ڕێبەری. لە نەبوونی ئەم بابەتەدا بانگەوازکردنی خەڵک بۆ ڕژانە سەرشەقامەکان بەواتای سەپاندنی زیان و برنەسەرەوەی تێچووی گۆڕانکاریە لە کۆمەلگادا. قەیرانە ناوخۆیەکانی ڕژێم و کەلێن و ناکۆکی لەسەرەوە. لە نەبوونی ئامادەییدا بۆ واتایی کە ئاماژەی پێکرا نابێتە هۆی ڕزگاری جەماوەر. مەودای نێوان لاوازبوونی حکوومەتێک و ڕووخانی ئەو حکوومەتە تەنیا هێزی ڕێکخراوی جەماوەر دەتوانێت پڕی بکاتەوە. ئەم دوو ڕوانگەیە بەڕبڕی پشتی سیاسەتی ئێمەن لە قۆناغی داهاتوودا. خەڵی دووەم پێویستی خستنە ڕووی تاکتیکی ڕوون لە ژێر ڕۆشنایی استراتیژی گەشتی حیزبی کۆمونیستی ئێراندا. ئەلف بەجددیگرتنی سەرکەوتنە بەڕواڵەت بچووک و هەنگاو بە هەنگاوەکان. خەڵک لە بەدەستهێنانی هەر دەستکەوتێک بۆ هەڵگرتنی هەنگاوەکانی داهاتوو هێز وەردەگرن. ئەگەر بگەڕێنەوە بۆ زمانی 47 ساڵ خەبات و خۆراگری لە دژی کۆماری ئیسلامی، ئەنجامێکی بنەڕەتی بەدەستێت. سەرجەم پشکەکانی ئەم ڕژێمە تەنانەت لەو شوێنانش کە باشکرا لەگەڵ سروشت و ئایدۆلۆژیاکەی داناتە بابووە، تەنیا و تەنیا لە ژێر گوشاری خەباتە کۆمەڵایەتی و سیاسیەکانی جەماوەردا سەپێنراوە. ئەم واقعە نیشان دەدات کە خەڵکی ئێران ئەگەرچی هێشتا نەگەیشتوونەتە ئامانجی کۆتایی خۆی، بەڵام خەباتەکەی بێئاکام نەبووە. هیچ کام لەم ڕەنج و تێکۆشانە هەوڵێکی بێهودە نەبووە. بە پێچەوانەوە هەر شەپۆلێکی خەبات ئەزمون، هۆشیاری، بوێری و توانایەکی نوێ بۆ نەبردەکانی داهاتوو کۆ کردوێتەوە. بە گۆڕینی گوشاری کۆمەڵایەتی بۆ ڕێکخستنی بەردەوام. قۆناغی داهاتوو. قۆناغی بەردەوام بوونی گوشارەکان دەبێت بۆ سەر حکوومەت. بەڵام ئەگەر بڕیارە ئەم گوشارانە ببنە هۆی باشبوونی ڕاستەقینی باردۆخی ژیانی خەڵکو و کرانەوەی سیاسی، پێویستی بە مەرجێکی یەکلاکەرەوە هەیە. ئەویش ئەوەیە کە لە ناو جەرگەی هەر خەباتێکی ناوچەیی یان سەرتاسەریدا ڕێکخراوتر بێنە دەرەوە. ئەزمموی ساڵانی ڕابردوو نیشانی داوەکە ڕێگەی ئاڵوگۆڕی کۆمەڵایەتی و سیاسی داهاتوو ئێران لە هەڵچوونە کتوپڕ ئەگەر چی قەرەمانانە و بەربڵاوەکان، بەڵام بێ ڕێکخرا و ڕێبەریەکی بەردەوامەوە تێپەڕ نابێت. ئەما خێزانە دەتوانن دیوارەکانی ترس بڕوخێن، بەڵام بەتەنیا ناتوانن هاوسەنگی هێز بە شێوەیەکی بەردەوام بگۆڕ. لەم ڕۆوە ئەرکی ناوەندی ئێماوەیە کە لە ژێر ڕۆشنای استراتیژی ڕوونی حیزبدا تاکتیکە سیاسیەکان بەردەست، ئەمەلی و ڕێکخراوەکان دیاری بکەین. تەوەرەی ئەم تاکتیکانە دەبێ بریتی بێت لە دروستکردن و بەهێزکردنی ڕێکخراوە سەربەخۆکان. دەبێت لەسەر بەستێنی نەبەردەکانی ڕۆژانە بۆ نان، کار، ئازادی، یەکسانی و ئەوانە ئەم تۆڕە ڕێکخراوانە پێک بهێنرێن. کۆتایاتنی شەڕ دەکرێت و دەبێت ببێتە سەرەتای قۆناغێکی نوێ لە خەباتی بەربڵاو و هۆشیارانە بۆ بەدەستهێنانی مافی مانگرتن و مافی ڕێکخراوبوون. تا ئەو کاتەیە مافانە بە شێوەیەکی فەرمی و عەمەلی بەسەر پێگاتەی دەسەڵاتدا نەسەپێنرێن، خەبات لە پێناو داواکاریە بژێویەکان بە ناچاری بە پەرشوبڵاوی لۆکاڵی و کەمکاری گەردەمێننەوە. بەڵام بە سەپاندن و جێگیربوونی ئەم مافانە، خەبات بۆ نان، نیشتەجێبوون، دەرمان و پەروەردە دەکەوێتە ڕێڕەوێکی سەرتاسەری و کاریگەرترەوە و ڕێگا بۆ هەڵگرتنی هەنگاوەکانی داهاتوو خۆشتر دەکات. ئەمڕۆ کرێکاران و زەحمەتکێشان زیاتر لە هەر کاتێکی تر پێویستیان بەوەیە کە لە تەنیایی و پەرشوبڵاوی بێنت دەرەوە. ئاڵلقەکانی هاوپشتی لە ناوەندەکانی کار و لە گەڕەکەکاندا لە دروستکردنی تاوانی یان سندوقی هاوپشتی داراییەوە بگرێت تا شێوازە بەربڵاوترەکانی ڕێکخستن دروست بکەن و بۆ دروستکردنی ڕێکخراوە سەربەخۆ ڕاستەقینەکان هەنگاوی بچووک بەڵام بەردەوام هەڵبگرن. قەیرانە یەک لە دوای یەکەکان نیشانی داوە کە تەنیا لە ناو جەرگەی یەکگرتووی ڕێکخراوبوون و خەباتی بە کۆمەڵدایە کە دەتوانرێت لە بەرامبەر ئەم تۆفانەدا خۆڕاگری بکرێت و ئاسۆی ژیانێکی شایستەتر بەڕووی کۆمەڵگادا بکرێتەوە. خاڵی سێم، جێگە و پێگەی بزوتنەوەی کرێکاری لە نێوان سەرجەم ئەو بوارانەدا. بزوتنەوەی کرێکاری پێگەیەکی تایبەتی هەیە. ئەگەر بزوتنەوەی کرێکاری بتوانێت لە قۆناغی دوای شەڕدا دوو داواکاری سەرەکی بەسەر حکوومەتدا بسەپێنێت، گرێ کوێرەکەی زۆرێک لە بزوتنەوەکانی تریش دەکرێتەوە. مافی ڕێکخراوی سەربەخۆ و مافی مانگرتن.
هەردووکیان بەواتە بەرفراوانەکەی وشە. مافی مانگرتن تەنیا بەمانەی دەست هەڵگرتن لە کار نییە. مانگرتن ئەگەر بە فەرمی بناسیێنرێت لە ناخی خۆیدا هەڵگری کۆمەڵێک ماف و ئیمکاناتی جۆرا و جۆرە، لەوانە مافی کۆبوونەوە و خۆپیشاندان، پارێزراوبوون لە دەرکردن و سزادان بەهۆی مانگرتنەوە، مافی دانوستانی بە کۆمەڵ و بەستنی گرێبەستی دەستە جەمعی، مافی زانیاری بەخشین بە مەبەستی بەدەستهێنانی پشتگیری گشتی، مافی هاوپشتی و بانگەشە بۆ مانگرتنی پشتگیری و مافی ئەمنیەتی فیزیکی کرێکارانیش لە کاتی مانگرتندا، مافی بەڕێوەبردننی کۆڕ و کۆبوونەوە لە بەردەم ناوەندەکانی کار، مافی دەستڕاگەیشتن بە شوێنی کار و هەروەها مافی بەهرەمەندبوون لە پاڵپشتی کۆمەڵایەتی بدارایی لەوانە سندوقەکانی مانگرتن. بەواتەیەکی تر مانگرتن تەنیا ڕاگررتنی کار نییە، بەڵکو و گۆڕینی هێزی پەرش و بڵاوی کرێکارانە بۆ ئامڕازی گوشاری کۆمەڵایەتی. مافی ڕێکخراوی سەربەخۆ مافێکە کە لەسەر بنەمای ئەو کرێکارانە دەبێت کە بتوانن بە ئازادی سندیکایەکێتی ئەنجومەن یان هەر دامەزراوەیەکی تری پیشەی سەربەخۆ دروست بکەن، پێوەی پەیوەست ببن، نوێنەرانی ڕاستەقینەی خۆیان هەڵبژێرن و بە شێوەیەکی بە کۆمەڵیش بەرگری لە مافە پیشەیەکان حەقدەست و مافە مرۆیەکانی خۆیان بکەن. پێویستی ئەم مافە بریتێ لە قەدەخەکردنی دەرکردن، هەڕەشە، گوشار، پەروەندەسازی و هەر جۆرە ڕێگریەک لە چالاکی پیشەی. ڕێکخراوی سەربەخۆوە تا کرێکار لە دۆخی تاکە کەسی تەنیا و بێپەنا بێتە دەرەوە و بێتە بەشێک لە ئیرادەیەکی بە کۆمەڵ. بەبێ ئەم دوو مافە چینی کرێکار بەردەوام بە پەرش و بڵاوی بێپەنا و سەرکوتکراوی دەمێنێتەوە. بەڵام بە سەپاندنی ئەم دوو مافە دەرفەتی پەیوەندی نێوان خەباتە پیشەی و سیاسیەکان، نێوان داواکاریە ئابووری و ئازادی دیموکراتیەکان و هەروەها بزوتنەوەی کرێکاری و بزوتنەوە کۆمەڵایەتیەکانی تر دەرەخسێت. ئەرکەکانی ئێمە لە کوردستان پێشەکی لە بەردۆخی ئێستای دوای شەڕدا بە سەرنجان بە تایبەتمەندیە سیاسی، کۆمەڵایەتی و چینایەتیەکانی کۆمەڵگەی کوردستان و بە لە بەرچاوگرتنی تواناکانی مێژووی خەبات و ئەزمونە کەڵەکە بۆکانی ئەم کۆمەلگایە پێویستە هەڵسوڕەوانی حزبی زیاتر لە هەمیشە بەرەو چالاکی کۆمەڵایەتی بە جەماوەری و ڕیشەدار لە ژیانی ڕۆژانەی خەڵکدا ڕاستە بکرێن. خەباتی سیاسیەگەر لە واقعی کۆمەلگادا لە پێداویستی ڕاستەقینەکانی خەڵکو و لە داواکاریە بەرجەستەکانی کرێکاران، ژنان، گەنجان، معەلیمان، کۆڵبەران و زەحمەتکێشانی شار و لادێ دوور بکەوێتەوە، لە ئاستی دروشمی گشتی و زەهنیدا سنووردار دەبێتەوە. لەمڕۆوە دەبێت ئاڕاستی تاکتیکی لەم قۆناغەدا لەسەر ئەو ئەسڵەدا بمەزرێت کە چالاکی سیاسی و حیزبی لە ناو جەرگەی خەباتە کۆمەڵایەتیە باوەکاندا حزوری بەهێزی بێت و لە ڕێگەی ڕێکخستن، هۆشیارکردنەوە و لێک هەڵپێکانی داواکاریە جۆرە و جۆرەکانەوە ڕێگا بۆ بەدیهاتنی ئامانج و درێژخایەنە و استراتیژیەکان خۆش بکات. سەبارەت بەوەی کە لە کوردستان دەگوزارێت، ئاماژەکردن بە پێکهاتنی ناوەندی هاوپەیمانی حیزبەکانی کوردستان پرسێکی گرنگە کە وەبیرهێنانەوەی لەم پێشەکێدا پێویستە. کۆمەڵا سەرڕای بەشداری ئەکتیڤ و چالاک لە ڕەوتی ناوەندی دیالۆگدا بەڵگەنامەی هاوپەیمانی واژۆر نەکرد و لەم بوارەدا هۆکارەکانی خۆی بەڕوونی لە بەیاننامەیەکدا بڵاو کردەوە. دیالۆگ بەڵێ، بەڵام بە شەفافیت. کۆمەڵە پشتگیری لە دیالۆگی شارستیانێنە لە نێوان حیزبەکانی کوردستاندا دەکات، بەڵام خوازیاری بە فەرمیناسینی جیاوازی ڕاستەقینەکان، کێبڕکەی تەندروستی سیاسی و قبولکردنی دادوەری دیموکراتیکی جەماوەر دەکات، نەک شاردنەوەی ناکۆکی و جیاوازیەکان. سنووربەندیە استراتیژیەکانی کۆمەڵە، یەکگرتووی لەگەڵ بزوتنەوەی کرێکاری لە سەرتاسەری ئێران، دژایەتیکردنی هاوڕایی لەگەڵ سیاستەکانی ئەمریکا و ئیسرائیل، بەرەنگاربوونەوەی ئۆپۆزیسیۆنی ڕاستڕە و سەڵتەنەت خواز و ڕەتکردنەوەی هاوپەیمانی لەگەڵ مجاهیدینی خەڵق، بەڵگەنامەی هاوپەیمانی لەم تەوەرانەدا ناشەفاف و ناڕوودا. ئەولەوێتی سیاست بەسەر دامەزراوە سازیدا. بەر لە ڕێکەوتن لەسەر بەرنامەیەکی هاوبەش پێویستە سیاست و تاکتیکی ڕوون بۆ بارودۆخی ئێستا هەبێت. دروستکردنی دامەزراوەی وەکو کۆمیتەی دیپلۆماسی هاوبەش بەبێ سیاسەتێکی دیاریکراوە بێکاریگەر دەبێت یان تەنانەت دەبێتە سەرچاوەی قەیران. پرسی هێزی چەکدار. کۆمەڵە پێی وایە چەک نابێت لە دەستی حیزبەکاندا بمێنێتەوە، بەڵکو دەبێت لەژێر کۆنتترۆڵی دامەزراوە هەڵبژێردراوە جەماوەریەکان دابێت. بیرۆکەی سوپایەکی یەکگرتووی کوردستانی لەژێر فەرماندەی حیزبەکاندا بە مەترسیدار دەزانێت، چونکە مەلملانەی حیزبی دەتوانێت بەسەر گروپی دژبەر و جیاوازدا دابەشیان بکات. دەسەڵاتی جەماوەری، نەک دابەشکردنی دەسەڵات لە نێوان حیزبەکاندا. هەر جۆرە بۆشایەکی دەسەڵات دەبێت بە دامەزراوە دیموکراتیکە جەماوەریەکان لە
گەڕەکەکان کارگاکان و زانکۆکان پڕ بکرێتەوە نەک بە دابەشکردنی دەسەڵات لە نێوان حیزبەکاندا. هۆشداری سەبارەت بە ڕۆڵی ئەمریکا و ئیسرائیل کۆمەڵە بە سەرنجدان بەو هەواڵانەی کە لە پەراوێزی واژۆکردنی ئەم بەڵگەنامەیەدا هاتبوونە ئاراوە نیگەرانی خۆی دەربڕی و هۆشداریدا کە سیاسەتی هاوتەری بوون لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل بۆ بزوتنەوەی کوردستان کارەساتبار دەبێت. کۆمەڵە هێشتاش ناوەندی دیالۆگ بە دەستکەوتێکی ئەرێنی دەزانێت و پشتگیری لە بەردەوامی گفتوگۆکان دەکات. واژۆنەکردنی ئەم بەڵگەنامەیە بە مانای کشانەوە لە هاوکاری نییە. کۆمەڵە هێشتا خوازیاری هاوکاریە لەسەر بنەمای ڕازگۆیی و ڕێزگرتن لە جیاوازیەکان. لە کۆتاییدا هەڵوێستی ئێمە بریتی بوو لەوەی کە هاوپەیمانیەکی کە لەسەر بنەمای شاردنەوەی جیاوازیەکان بنیاد بنرێت لە ساتاستیارەکاندا هەرز دەهێنێت و ڕاشکاوی ئەمڕۆ باشترە لە قەیرانی سبەینێ. بەڵێ بینەران بەشی چوارەمی شیکاری سیاسی پلنۆمی کۆمەڵام پێشکەشکردن بەشێکی دیکە و بەشی کۆتاییمان ماوە لە ڕۆژانی ئایندەدا ئەوەش پێشکەش بەوەی بەڕێز دەکرێت.